ئەم بەراوردکاریە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید گوتێبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێم لە ستۆدیۆ میوانمانە. بەڕێز ئیبراهیم بەخێر بێن. زۆر سپاس دەبوونت. لە سەرەتەوە ئاماژەم بە دۆخی گەشتیاری کرد لە عێراق بۆ ئاوای دەوترێت ساڵانە بە ملیارەها دۆلار داهاتی گەشتیاری تەنها ئاینیەکەیەتی کە لە عێراقا هەیە، بەڵام گەشتیارانە ڕۆن لەسەر ڕێگاکان خەڵک وەکو خێری خۆیەکات، بەڵام دیسانم هەر بارگرانیە بەسەر خەڵکەوە نانەخۆن شوێنی مانەوەشیان قەبرستان و باخچە و مزگەوتەکانە. گەشتیاراواکرێ بەدڵنیاییەوە نەخێر ئەوەش پەیوەستە بەو شێوازی بەڕێوەبردنەی کە دەسەڵاتدارانی عێراق گرتویانەتە بەر پەیوەست بە کەرتی گەشتیاری. ئێمە گەر باشتر بیدارانمان تێبگەێنی لەوەی کە بارودۆخەکە چۆنە دەکرێت بەراوردکاری بکەین، هەرچەندە ینی بەراوردکاریەکە لاسەنگیشە، هەمیشە بەراوردکاری لە نێوان دووشتی لێک نزیک یاخود لێکچوو دەکرێت، بەڵام لە هەر ڕوویەکەوە دەیبینی لە هەرێمی کوردستان خۆشبەختانە بارودۆخەکە زۆر جیاوازە و زۆرینەی هەر زۆری گەشتیارانی ئێمەش ئەوانن کە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە دیارەمە بەڵگەیەکی سەلمێندەری ئەو ڕاستەیە کە بارودۆخی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان زۆر جیاوازترە لەوەی لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە هەیە. ئەویش بەهۆی ئەو سەرۆک وەزیرانێک کە تواریویەتی خۆی ڕاستە و خۆ گرنگی بە کەرتی گەشت و گوزاردا و چەندین هەنگا و جیرانە بەرکامانە هەبوو وایان کرد کەرتی گەشت و گوزار بە جۆرێک بێکە ساڵ لە دوای ساڵ زیاتر بەرەو پێشەوە بچێ، هەم لە ڕووی ژێرخانەوە هەم لە ڕووی ئەوەش کە ژمارەی گەشتیارانمان بە شێوەیەکی دراماتیکی ڕوو لە زیاد بوونە و گەشتیارانی نێودەوڵەتیش دەگەرێمە باسییان بکەین. بەڕاستی دەتوانین بڵین بۆ باشوور و ناوەڕاستی عێراق ژمارەکە زۆرجار لە زۆر کاتی ساڵ نزیکە لە سەفر، بەڵام بۆ هەرێمی کوردستان بارودۆخەکە زۆر جیاوازە، ژمارەی گەشتیارانی نێودەوڵەتیش ساڵ لە دوای ساڵ لە بەرزبوونەوەدایە. هۆکار چییە؟ گەشتیاری نێودەوڵەتی دێنە هەرێمی کوردستان زیاتر سەردانی کوێیەکەن، سەردانی چیەکەن؟ بەڵێ دیارە هۆکار و فاکتەر جگار زۆرن. هیوادارم دەرفەتیەوەم پێ بدەیت کە من ئەگەر بە کورتیش بێ بتوانم ئاماژە بەو هەنگاوانە بدەم کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتوونیەتە بەر بۆ پێشخستنی کەرتی گەشتیاری. لە سەرتان دەمێ ئاماژە بەوە بدەم کە لە چوارچەوەی استراتیژەتی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بوژانەوەی هەرێمی کوردستان و هەمە جۆرکردنی سەرچاوەکانی داهات گەشت و گوزار یەکێک بوو لەو سێکتەرانەی کە خراە ئەولەویەتی کابینەکە. دیارە ئەم گرنگی پێدانش بە شێوەیەکی پراکتیکی لە ئەرزی واقع نەشرونمای کرد و ڕەنجی دایەوە. دەتوانین بوونی بەڵگەی کۆنکریتی و داتا و ژمارەکانیش گەواهیدەری ئەو ڕاستێن کە بەڕاستی کابینەی نۆیەم داینەمۆی بوژانەوەی کەرتی گەشتیاریە و گەشت و گوزار لە ماوەی 5 ساڵی سەردەمی کابینەی نۆیەم بە درەوشاوەترین قۆناغی خۆیدا تێپەڕیوە. ئەگەر ئێمە لە ڕووی ژێرخانەوە باس بکەین لە ماوەی 5 ساڵدا 80 پرۆژەی استراتیژی گەشتیاری لە سەرانسەری هەرێمی کوردستان بە سەرمایی 7 ملیار و زیاتر لە 500 میلیۆن دلار ئەنجام درا. هەر پەیوەست بە ژێرخانەوە دیارە هاوتەریب لەگەڵ پێشخستنی کەرتی گەشتیاری پێشبەچوون لە ژێرخانی سێکتەرەکانی تریش کاریگەری ڕاستەخۆی هەبووە لەسەر کەرتی گەشت و گوزار. ئێمە نابێ ئەوە لەبیر بکەین کە لە سەردەمی کابینەی نۆیەم تەواوی سێکتەرە جیاوازەکان بە شێوەیەکی هاوسەنگ گەشتیان کرد. بۆ نمونە ئەگەر ڕێگاوبان باس بکەین لە سەردەمی ئەم کابینەیە زیاتر لە 700 پرۆژەی ڕێگاوبان و بەشێکیان پرۆژەی استراتیژی بوون لە دەرەوەی شارەکان ئەنجام دەدەن کە ئەمە ئاسانکاری زۆر باشی کردووە بۆ جموجۆڵی گەشتیاران لە نێوان شوێنێکی گەشتیاری بۆ شوێنێکی تر یاخود لە نێوان شارێکەوە بۆ شارێکتر. بۆ بورە سەبارەت بەو پرۆژە گەشتیارانی کە کراون چەند لەمانە پرۆژێکی گەشتیاری بوون بۆ ئەوەی خەڵک تێیدا بمێنێت وەکو هۆتێل و مۆتێل و کابینەی گەشتیاری، چونکە ئێمە بەردەوام باس داواکەین ژمارەی گەشتیارمان زیادەکە ژمارەی گەشتیارمان زیادەکە کەوا بێ گرنگیشی زیاتریش بین بە شوێنی مانەوەی گەشت. بەڵێ ڕاستم خۆی ئەوەی مای خۆشحالیە ئەو پێشبەچوونەی کە لە هەرێمی کوردستان لە ڕووی کەرتی گەشتیاری دەبندرێ لە ڕووی هەم چەندایەتی هەم چۆنایەتی. ئەگەر ئێمە لە ڕووی چەندایەتیەوە باس بکەین دیارە لە ئێستادا لە سەرانسەری هەرێمی کوردستان 3100 شوێن و بنکە و پێگەی گەشتیاری هەن کە خزمەتگوزاری گەشتیاری پێشکەشەکەن. لەوانە 482 هۆتێلمان هەن، 282 مۆتێلمان هەن، ڕێستۆرانت و خواردنی خێرایی گەشتیاری نزیکەی 1000 دانەمان هەن، 44 کۆمەڵگەی گەشتیاریمان هەن، نزیکەی 700 کۆمپانیای گەشتیاریمان هەن و لە ڕووی چۆنایەتیشەوە لە هەرێمی کوردستان لە ئێستادا ژمارەی ئەو بنکە و پێگە گەشتیاریانەی کە بڕاندی جیهانین نزیک بۆتەوە لە 40 دانەکە ئەمە وای کردووە لە ڕووی کواڵیتی خزمەتگوزاریەوە ئێمە بچێنە ئاستێکی زۆر باش. ئەو پرۆژانەیشتی کە دروست کراون پرۆژەی هەمە چەشن بوون لەو شوێنانی کە پێویستمان بەو پرۆژانە بووە بۆ
مانەوەی گەشتیاران بەکاردەهێنرێ ئەوانە دروستکراون لە هەندێک شوێنی تر هەن بۆ نمونە کۆمەڵگەی گەشتیاری دروستکراون بۆیە بە شێوەیەکە کە توانراوە تەختیای ئەو ژمارە زۆری گەشتیاران بکرێت لە هەرێمی کوردستان لە ئێستادا لە سەرانسەری هەرێمی کوردستان لە هەر شەوێکدا ئێمە توانای لە خۆگرتنی نزیکەی 100,000 گەشتیارمان هەیە. بەڵێ ئێمە ئاڵین ملیارەها دۆلار داهاتە چێتە ناوەڕاست و خاروی عراق لە ڕێگەی بە تایبەت گەشتیاری ئاینیەوە هەیەە بەڵام داهاتەکەی دیار نامێنێ و لە بەرامبەردا دەڵێن گەشتیارێکی هێزگار زۆر سەردانی هەرێمی کوردستانی شەکەن و پلان هەیە کە بگاتە 8 میلیۆن گەشتیار ساڵانە. داهاتی ئەم گەشتیارانە دیارە زیادی کردووە ئەزانی چۆن بەکاردێت چی لێکرێت چکاری گەریکەوە لە سەرابووری کوردستان بەدڵنیایەوە کەرتی گەشتیاری ڕۆڵێکی ئێجگار گەورەی بینیوە لە زیاتر بژانەوەی ئابووری و بارودۆخی هاونیشتمانیانی هەرێمی کوردستانیش خۆی بە شێوەیەکی گشتی دوو جۆر داهاتی گەشتیاری هەیە. داهاتێکیان ئەوەیە کە ڕاستەوخۆ لە گەشتیارەوە دەچێتە لای هاونیشتمانیان بۆ نمونە گەشتارێکە داخلی ناو وڵاتە بێ تەکسی بەکاردێنی شۆفێری تاکسیەکە سوودمەند دەبێ شوێنی مانەوە ڕێستۆران یان تەنانە دەگەن لە فرۆشگایەک یان لە مۆڵێک شتێکە کڕێ ئەمانە ئەو داهاتانن کە ڕاستەوخۆ دەچێتە لای هاونیشتمانیان و ڕۆلی هەیە لە زیاتر بژانەوەی بارودۆخی ئابووری هاوڵاتیان. هەر لێرەدا من دەمی ئاماژە بەوە بدەم کە پەیوەستە بەلایەنە ئابووریەکە لە ئێستادا لە کەرتی گەشتیاری زیاتر لە 20,000 کەس کار دەکەن. خۆشبەختانە دوای ئەو بڕیاریشی کە لە ئەنجومەنی وەزیران درا بە بڕیاری ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیار درا بەوەی کە دەبێ دەستی کاری ناوخۆی ڕێژەی 175 بێ لە تەواوی سێکتەرەکان لە کەرتی گەشتیاری خۆشبەختانە لە ئێستادا لە کۆی ئەو زیاتر لە 20,000 کارەکەن زیاتر لە 180یان هاونیشتمانیانی هەرێمی کوردستانن. ئەو داهاتەی تریشی کە لە ڕێگەی ڕسومات و باجەوە کە دەچێتە لای حکوومەت خۆشبەختانە پێویست ناکەیمە لەو لایەنەوە قسە بکەین هەموو لایەک دەبینین کە چ پێش بەچوونێک هاتۆتەکایەوە ئەو پرۆژانی کە دروست کراون ئەو چاڵاکی زۆرا جۆرانی کە هەن لێرانە و زیادبوونی ژمارەی گەشتیارانیش ئەومان پێ دەڵێ کە توانراوە داهاتی گەشتیاری بە شێوەیەکی دروست لە زیاتر بژان و کردی گەشتیاری بەکاربێن ئەمە سەرڕای ئەوەی کە ئەو هەموو قەیرانە لەلایەن بەغداوە دروست دەکرا ئەو ئیمبارگۆیانەی کە دەخرانە سەر هەرێمی کوردستان بەڵام بەهۆی بوونی سەرۆک وەزیرانێکی خۆڕاگر توانراوە ئەو پێشبەچوونە بهێنرێتە کایەوە لە کەرتی گەشتیاری کە بەڕاستی ئێمە ئاسۆیەکی ڕوون دەبینی. بەڵێ بەڕز ئیبراهیم بەراورد دەکەین لە نێوان ناوەڕاست و خواروی عراق لەگەڵ هەرێمی کوردستان بە بەراوردەکەش بێنی نۆ ناو هەرێمی کوردستان بۆەوەی ڕەنگە هەندێک جار گلێ و گازندە شەبێ لای خەڵک وەکو چۆن حکومەتی هەرێمی کوردستان گرنگی بە زاخۆ ئامێدی دهۆک دوجار سەرسەنگ کە هۆتێلێکی نوێکرایەوە سەرۆک وەزیران کردیەوە ئەو گرنگیانیان پێدرێ لە ڕووی گەشتیاری و هەمان ئەم گرنگیە ئەدرێ بۆ نمونە بە ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای سلێمانی بۆ نمونە ئەحماوە تەوێڵەوە بیارە چیان بۆ کراوە بەدڵنیاییەوە ماستەر پلان و پلانی استراتیژی پێشخستنی کردی گەشتیاری بە شێوەیەکی هاوسەنگ سەرانسەری هەرێمی کوردستان لە خۆیەگرێ بە هیچ شێوەیەک جیاوازی لە شوێنێک بۆ شوێنێکی تر نەکراوە و ئەو هەشتا پرۆژەی کە باسم کرد لە سەرانسەری هەرێمی کوردستان و ئەو ژمارە زۆری بنکەوپێک گەشتیاریانە ئەوانە دابش بن بەسەر هەموو هەرێمی کوردستان و بوونی ژمارەیەکی زۆری گەشتیار لە تەواوی شار و ناوچەکانی هەرێمی کوردستان بەڵگەی ئەو ڕاستیان کە بەڕاستی بەو شێوەی نیە کە شوێنێک فەرامۆش کرابی شوێنێشتر زیاتر گرنگی پێدرابی باست لە هەندێ پرۆژە کرد ئەوانەی زاخۆ و ئەو فیستیڤالانی کاکرێن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و لە سلێمانی لە سنووری هەڵەبجە لە هەموو ئەو شوێنانە پرۆژە ئەنجام دراون و پرۆژەی تریش ئەنجامە دەرێن. ئەگەر ئمە بە فیستیڤالەکان بە نمونە باس بکەین ئەو فیستیڤالانی کە ئەنجامە دەرێن چەند ساڵێکە ئەویش بە ئامانجی ئەوەی کە ئێمە چاڵاکی گەشتیاریەکانمان فرەچەشن بکەین لە سەرانسەری هەرێمی کوردستان ئەو چاڵاکیانە ئەنجامە دەرێن بە نمونە بەڕێزت بڵێن ئێمە فیستیڤالی هەنجیر ئەنجام درا لە تەقتەق فیستیڤالی ترێ لە ڕەواندوس فیستیڤالی پاییزە لە سۆران فیستیڤالی بەرواری باڵای سەوا ئەنجامە درێ لە هەڵەبجەی شەهید لە سی ئەم مانگە گەورەترین فیستیڤالی هەنار کە یەکێکە لەو فیستیڤالانی گەورەترین فێستیڤالە لە تاوی عێراقە باڵای ئەمە ڕاستە ئەم فیستیڤالە ئەنجامە دێت کە بەڕاستی هەموو مقەوماتێکی ئەوەی تێدایە کە ببێ بە فیستیڤالێکی نێودەوڵەتی و هەنگاوەکانی ئێمەی وەکو حکوومەت لەو پێناوەیە کە بتوانین هەم ئەو فیستیڤالی هەڵەبجە و هەم ئەوانی کە لە شوێن و شارەکانی تریش ئەنجامە درێن بیانگەینە ستانداردێکی جیهانی وا بکەین ساڵانە سەرنجی ژمارەی ئێزگار زۆری گەشتیاری پێڕابچێشن بابەتێکی تر لە هاتنی گەشتیارانی ژێمە کە گەشتیاران دێن بۆ هەرێمی کوردستان لە ڕووی لۆجیستیەوە ئێمە بەو شێوەیە لەگەڵیانە بین کە دەیان بین بۆ شوێن و شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان
هەروەک لە وتارێکدا ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاماژەی بەوەی داکە یەکێ لەو خاڵە بەهێزانێک کە هەرێمی کوردستان هەیەی لە ڕووی گەشتیاری و ئەوەیە کە هەر شارە و ناوچەیەک تایبەتمەندیەتی خۆی هەیە. ئێمە شوامان کردو ئەو تایبەتمەندیەتە بدرێ بە گەشتیاران بە تایبەتی گەشتیارانی نێودەوڵەتی کە سەردانی هەرێمی کوردستانەکەن ڕێبەرەکانی ئێمە لەگەڵیانە بەنیان بن بۆ هەولێر، سلێمانی، هەڵەبجە، سۆران، گەربیان، ڕاپەڕین، زاخۆ هەموو شوێنەکانی هەرێمی. بەڕێز ئیبراهیم دوایین ئاماری ژمارەی گەشتیاری کە سەردانی هەرێمی کوردستان ساڵەکە چەندە بەس ژمارەکەم پێ بڵێ بۆی پرسیارێکمی ئاراستەتی بکەم. خۆی ئێمە نزیکەی ساڵ و نیوەک دەبێت ڕاگەاندنی ئامارمان بە شێوەیەکی فەرمی ڕاگرتووە ڕاگرتنەکەشی لەبەر ئەوەیە کە ئێمە دەمانەوێت لە بابەتی ئامار بچینە قۆناغێکی تر بەڕاستی ئێمە لەمە دو هەر بەوە ڕازینین بڵین ئەوەندە ملیۆن گەشتیارە هاتووە دەمانوێت لەگەڵ ئەوەدا بە وردەکاریەوە داتاکەمان لەبێ بۆ گەشتیاران لەکوێوە هاتوون ڕەگەزیان تەمەنیان چەند خەرج دەکەن چەند شەو دەمێنەوە بەڵام بە نزیکەی 6 ملیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستانی کردو گەشتیارێک چەند خەرچەکە ڕۆژانە یان ئەو لەو ماوەی کە لێرێ چۆن هەژمارەکرێ نازم بە ڕووی گەشتیاری بەڵێ خۆی یەکێ لە ئامانجە سەرچیەکانی دەستەی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ساڵانە بە ڕێژەیەک ژمارەی گەشتیاران بەرز بکاتەوە لە چەند ساڵی ڕابردوو خۆشبەختانە بەهۆی ئەو پاڵپشتیە زۆرەی کە کابینی نەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کردی گەشتیاری کرد توانیمان سەرکەوتوانە و ئامانجە بپێکین. ئێمە لە 2020 زیاتر لە 4 ملیۆن گەشتیارمان هەبوو ئەفەن دوای کۆڕۆنا لە 22 دواتر لە 2023 ژمارەکە بەرزبیەوە بۆ 6 ملیۆن لە 24 ژمارەی گەشتیارانی ئێمە زیاتر بوو لە 7 ملیۆن گەشتیار بۆ ئەم ساڵەکەش سەرڕای ئەوەی کە داتایەکی فەرمی لەبەردەستی ئێمەدانێ بەڵام بە پشت بەستن بەو فیدباکەی کە ئێمە لە کردی تایبەتوەری دەگرین لە کۆمپانیا گەشتیاریەکان لە بنیە گەشتیاریەکان ئاماژەی زۆر دڵخۆشکەر هەن کە بۆ ئەم ساڵەکەش ڕێژەی هاتین گەشتیاران زۆر بووە بە زۆرێک بە کە تەنانەت لە زۆرێک لە کاتەکانی ساڵ شوێن نەماوە بۆ گەشتیاریانی سەرجەمی شوێنە گەشتیارەکان ئێمە وەک دەڵی جمەیان هاتووە لە گەشتیار پەیوەست بەوەی کە چەند خەرج دەکەن دیارە بە پشت بەست بەو سێرڤەی و ڕاپرسیانەی کە لە ساڵانی ڕابردوو ئەنجام دراون هەر گەشتیارێک کە سەردانی هەرێمی کوردستانەکە لە نێوانی 250 دلار بۆ 300 دلار خەرجەکە دەبەن ئەم خەرجێک جیاوازە لە گەشتیارێکی ناوخۆی بۆ گەشتیارێکی نێودەوڵەتی گەشتیارانی نێودەوڵەتی زۆر جار زیاتر لە 2000 دلار خەرجەکەن بەڵام ئێمە ئەوەیشمان لە بەرچاو گرتووە کە چونکە گەشتیارانی ئێمە زۆرینیان لە باشوور ناوەڕاستی عێراقن و خەرجێکی کەمترەکەن بۆیە بە تێکڕای ئەو ڕێژەیە دانراوە کە هەر گەشتیارێک لە کاتی هاتنی بۆ هەرێمی کوردستان بە نزیکەی 3 شەو دەمێنێتەوە و ئەو خەرجێشی دەیکا بە نزیکەی لە نێوان 250 دلار بۆ 300 دلار. بەڵێ لەبارەی گەشتیاری هەندێک جارێک و چۆناڵین گەشتیاری ئاینی هەیە گەشتیاری تەندروستی هەیە ڕەنگە گەشتیاریشمان هەبێ بە تایبەت هەندێک جار هەر بۆ چێشخانە و خواردنگە و جۆری خواردنەکان و تاقیکردنەوەی کللتوری خواردنی بۆ نمونە هەرێمی کوردستان سەردانی هەرێمی کوردستان کە لەمڕۆ چی کراوە تا چەند گرنگی دراوە بە چێشخانەکان بە کللتوری خواردنیش لە هەرێمی کوردستاندا. بەڵێ دیارە زۆر زۆری جیاوازی گەشت و گوزار هەن لە دنیا و هەرێمی کوردستان خۆشبەختانە بەهۆی ئەو تۆپۆگرافیایی کە هەیەی بۆ زۆرێ لە جۆرەکانی گەشت و گوزار گونجاوە کە دەتوانین بڵین 15 جۆری گەشت و گوزار لە هەرێمی کوردستان لە ئێستادا کاری لەسەر دەکەی و هەندێک شیانیانی گەشتیارانی بۆ دێ پەیوەست بە خواردن و ناساندنی تەنانەت کللتور و ئەو خواردانی کە ئێمە هەمانە دیارە چەند ساڵێکە دەستکراوە بە ئەنجامدانی فیستیڤال ئەو فیستیڤالانش لە سەرانسەری ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەنجامەدرێن لەم فیستیڤالانەدا هەم بەرهەمە ناوخۆیەکان دەناسێنرێن و هەم خواردنە کللتوری و کردەواریەکان بە براند دەکرێن ئەو فیدباکەی شکێمە وەرمان کردووە بەڕاستی کاریگەری زۆر باشی هەبووە لەسەر زیاتر ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی هەرێمی کوردستان سەرەڕای ناوازەیی و جوانی سروشتەکەی دۆڵ و کانیاوە سازگار و چاسەرکەشەکانی سەرڕای ئەوەی کە لە ڕووی سروشتەوە زۆر دەوڵەمەندە هەروەها لە کللتورێکی جوانی میوانداریکردنی هەیە لە خواردنیش زۆر دەوڵەمەندە ئەوەش ئەو بابەتەیە کە ئێمە بەڕاستی کارمان لەسەری کردووە هەروەکو ئاماژەم پێدا لەو فیستیڤالانەی ئەنجامە درێت بەشێکی سەرەکییان پێک دێت لە خستنە ڕووی خواردنە کوردەواریەکان بۆ میوانان و گەشتیارانی هەرێمی کوردستان کاتێکەڵین 6 ملیۆن گەشتیار 7 ملیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستانی کردووە لە ساڵێکدا پێوەرەکانی بژاردن و ژماردنی هاتنی گەشتیار چین شێوەیەکی گشتیەیان چۆنە؟ ئێمە پشت بە دامەزراوە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەستین بۆ وەرگرتنی ئامار ئەو ئامارانەی وەریانەگرین بۆ نمونە بازگەکانمان هەن لە بازگەکان ئێمە ئاماری گەشتیاران وەرەگرن لە بازگەکانیش برایانی ئێمە سەرڕای ئەوە من دەمەوێت لێرە زۆر سوپاسیان بکەم کە بەڕاستی زۆر هاوکاری گەشتیارانن جاران گەشتیاران دەبوو بە چەند کاژمێرێک لە بازکان بمێنە بەڵام خۆشبەختانە ئێستا بەو هەماهەنگیەی کە برایانی ئاسایش
ئەیکەن هێزەکانی ناوەخۆ بە کەمتر لە 5 خولەک تەواوی گەشتیاران نزم نەدرێن لە بازگەکانەوە ئەوانەی وەکو گەشتیار سەردانی هەرێمی کوردستانەکرێن بە جیاواز تۆمارەکرێن لە کەسێک کە بۆ بەمەسێکی تر سەردانیەکە ئەمە بەشێکی ئامارەکانمان لە بازگەکانە بەشێکی تری لە فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانی هەولێر و سلێمانیە کە بە ڕێژەیەک وەردەگیرێ لەو دامەزراوە فەرمیە بەشێکی تری ئامارەکانمان لە دەواازە نێودەوڵەتیەکانە دووبارە ئێمە لەوێ بە شێوەیەکی فەرمی داتا و ئامارەکانمان وەرەگرین بەڵام هەروەکو لە وەڵامی پرسیاری پێشوش ئاماژەم پێدا ئێمە دەمانەوەی زیاتر ورتر بین لە ئامارەکانمان لەبەرەوەی بەڕاستی بوونی داتا و ئامارێکی ورد ڕۆحی پلاندانانە چەند ئێمە داتاکانمان ورتر بێ هێندە دەتوانین لە داڕشتنی پلانەکانمان سەرکەوتوتر بین و ئاسانترش بگەین بە ئامانجەکانمان خەڵکی ناوخۆی بۆ نمونە هەرێمی کوردستان لە پارێزگایەک بۆ پارێزگایەکتیان بۆ ناوچەیەکی دیکە ئاچێ بە تایبەت بۆ ئەنجامدانی گەشت بۆ لەمە لێرۆ ئەچمە زاخۆ ئەچمە سەرسانگ ئەم خەڵکی ناوخۆیە بە گەشتیار هەژمارەکرێت یاننا خۆی گەشتیار پێناسەیەکی بۆ کراوە لەلایەن ڕێکخراوی گەشت و گوزاری جیهانیەوە پێناسی بەو شێوەی دەڵێ هەر کەسێک لە شوێنی نیشتەجێبوونی خۆیەوە گەشت بکە بۆ شوێنێکی تر بە مەرجێک 24 کاژمێن زیاتر بمێنێتەوە ئەمە وەکو گەشتیار ئەژمارەکرێت بەبێت لە بەرچاوگرتنی ئەوەی کە گەشتیارەکە ناوخۆیە یان لە دەرەوەی سنووری وڵاتەکە هاتووە ئێمە بەو جۆرە گەشتیارە نەژمارەکەین پێیوەست بە گەشتیاری ناوخۆی من دەمێ ئاماژە بەوە بدەم کە خۆشبەختانە ئێستا گەشت و گوزاری ناوخۆی بە شێوەیەکی دڵخۆشکەرانە بژاوەتەوە بەپێی ئەو ئامارە فەرمیانەی کە لە 2023 ئێمە هەمانە لە ماوەی ساڵێکدا 2,500,000 گەشتیاری ناوخۆی لە ناوخۆی شارەکانی هەرێمی کوردستان گەشتیان کردو هەموەکو سەردانیکان هەموەکو گەشتیار کە دیارەمە ڕۆڵێکی ئێجگار گەورەی دەبێت لەوەی هەم بازاڕەکانی ناوخۆی هەرێمی کوردستان ببوژێتەوە و هەمیش ئەو پارەیە نەچێتە دەروەی وڵات هۆکاری ئەوەی شتی کە ژمارەی گەشتیارانی ناوخۆی زیاتر بووە ئەویش ئەو بژانەوەیە کە لە سەردەمی کابینەی نۆیەم لە کەرتی گەشتیاری هاتەکایەوە ئیتر وای کردووە کە کەسێک لە سلێمانی حەز بکە ئەو کۆڕنیشە جوان و ناوازەی زاخۆ ببینی کەسێک لە زاخۆ حەز دەکا سەردانی هەڵەبجە بکە لە هەولێر دەچێتە دهۆک لە دهۆک دێتە هەولێر ئەم ئاڵوگۆڕی گەشتیاری ناوخۆیە بابەتێکی زۆر گرنگە و هەنگاوی زۆر باشمان لەو بارەوە بڕیوە و چاوی زیاتریشمان لەسەرەتی إن شاء الله بە هیوای زیاتر دەستان خۆش بەڕاستی ئیبراهیم عەبدولمەجید گوتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێم خێرهاتن بۆ ستودیۆ سپاس هەر بژین سپاس بۆ ئێوە سپاس بۆ